شەڕەکەی ئێران و ئیسرائیل شەڕی بایۆلۆستی شەڕی پێشکەوتوترین تەکنەلۆجیا شەڕی یعنی دەوڵەتە زلهێزەکانە بڕوا بکەن ئەوە دەڵێن ئەو ساروغی ئێران بە 8 دقە و 10 دقە دەگاتە ناو تەلعەبیب جستەم لەگە برادێک باسم کردتم باشەوە ئێرانشی مردۆخ لە بواری پێشکەوتنی تەکنۆلۆژیا وایە چەک سین و رووسیا و ئەمریکا بکەونە شەڕ چۆن بە چرکە مرۆڤایەتی دەسەرنەوە ینی کارەسات جەنگ چ کارەساتە چریادی کۆن بە شمشیر بوو کورەبرا ڕۆ ئێستا بە چرکە سەواریخ داوێن لایەکی دنیا دەتوانن خاستە نەوەویش بەکار ناتە و ئیسرائیل ئەو ئێم بزانم ناتوانانی زیاتر لە چەک و تفاقی ئێرامدا لەبەر ئەوەی لە نەوەوی دەدا دنیا خرادەبی بە قوربان بە هەر حاڵ بۆیە کورت نابێتە دەخل لە شەڕی لەو شەڕە بکە کە بایۆلستی چەچی هەرە پێشکەوت و بەکاردێ و پێشکەوتنی هەرە تەکنەلۆجیا لەگەڵیتی ئێمە کورت سەواری و تیارەکان دێ و دەڕوە لە مەعبینەکەینە بچووکتری شت خۆچی نین لە دووری ئەو دنیاە بین و ساروخی نەگاتێ کاچ خۆم ئەتو بەیەک بەش یەک قەمپاری هەر یەک لە وڵاتانی هەرەوە دەبینە لەبەر هەندێ ماڵی بارزانانی شک لە خۆ دەکەن کەس نازانی لە چی خۆیان شارتەوە بڕوا بکەن کەس نازانی قسە هەیە لەسەر بارزانیش نازانم بە هەر حاڵ لە چێ نییە کەس نازانی دوو ئەو زانیانە لای من هەیە لە سەروی چل کەسیش بەرپرسی باڵای ئێران کوژراینە ینی خیانەتەشی زۆر گەورەیان دەکرێت ناوە خۆیان ئەگەنا کاکە چۆن دەکرێت نهۆمەی حوت تابقی کەسی دەچی لە یەک شوور دەدا کە ئەوی لێەوە دوو ئەو سی چل کەسە 50 شێستە نازان وتیان لە سەروی چلە باشە ینی بەجددی ئەو هەموو کەسە کە دەکوژێ لە ماوەی نوی سعات ئەبێت سی خوڕیە کرابی هەمووی لە یەک کاتیەوە نەبووە لە یەک شوێن کۆبنەوە ئەوزە دووش وتیان هەتا 3 ساڵی تر ئێران ینی بەپێ ئەو تەقدیرات شتانە ژێمێەوە 3 ساڵ تر ئێران خۆی پێناچیرێتەوە لەو بگاتەوە وەزئی پێرەی 3 ساڵی تر لە بواری تەکنەلۆژیاوە زۆربەی ئەوانەی کوژراون ئەڵێن ڕکابەری کوڕەکەی خامنەئی بۆیە گومان هەیە کە کوڕەکەی خامنەئی دەستێدا هەیە زۆربەیە